ئێمە چۆن ساحرەکان بدۆزینەوە چۆنیان بناسینەوە با ئێمە باسی هەڵەبجەی خۆمان بکەین ساحرەکانی هەڵەبجە چۆن ئەدۆزیتەوە چوویتە لای هەر کەسێک و پرسیاری ناوی دایکی لێ کردی دڵنیا بە ساحرە هەر شتێکی غەیبی بە تۆوت دڵنیا بە ساحرە هەر وەرەقەیەکی دایتێ کۆمەڵە ڕسمی مربعاتی پێوە بوو یان حرفی پێوە بوو حرفی پچڕ پچڕ دڵنیا بە ئەوە ساحرە هەر کەسێ پێوتی خۆت مەشۆ پێوتی فترێ لەگە خەڵکان مەگەڕێ ئەمان هەموو علامەتی ساحرن هەر کەس پێوتی مووی خۆت یا هاوسەرت یا ئەو کەسەت بێنە دڵنیا بە ساحرە کە پارەی زۆری لێوەرگرتی ساحرە غەیری ئەمانەش ئەمڕۆ هەر کەسێک گوتی ئەوەندە جنۆکەت تیا و ژمارەیەکی وت ئیلا ساحرە چونکە لە شەریعەتە نەهاتووە یەک کەس بزانێ ئەو کەسە حتا ئەگەر متەلەبیسی ژوێ بە جنۆکە بۆی ئەمانەی کە ئێستا هەندێک کەس هاتوون مەحساب قورئانە خوێنن تیجارەت بەسەر قورئانەوە ئەکەن کەسێک ئەڕوا بۆ لایەن ئەمە 300 جنۆکە و ئەمە 500 و کە ئەنەما سوکان و باڵێن شوێنی جنۆکە نابێتەوە لەسەر لاشەی ئینسان نەبێ هەر کەسێک بە پێی شەریعەت داوای ژمارەی جنۆکەی باس کرد لە لاشەی نەخۆشێکە دڵنیا بەوە ساحرە درۆزنە شاهیدی ئەم لە بەردەم خوایەوە درۆزنە چونکە هیچ کەسێک نازانێ مەسەلەی جن و بینینی بۆ جن بە هیچ شێوازێک نییە خوا جەل جەلالوهو لە قورئانە باسی کردووە ئەفەرمێ ئەوان ئێوە نابینن ئێوە ئەوان نابینن ئەوان ئێوە ئەبینن کەوابوو بە هیچ شێوازێک کەسێک لە ئێمە توانای ئەوەی نییە دەرکە بەوەی کە چەند جنۆکە هەیە و چۆنە و شێوازی و بینینی نییە بۆیە ئەم علامەتانە و لە هەر کوێ و لە هەر کەسێکا بینی دڵنیا بە ئەوە ساحرە خۆتی لێ پارێزە خۆ تووشی گوناه نەکەی بە تایبەتی ئافرەتانی بەڕێز